الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. خوشکانی بەڕێز، برایانی خۆشەویستم، بەردەوامین لەسەر شەرحی کتێبمان هەڵبژاردننی 222 گەوهەر و مرواری لە فرموودەکانی هەردوو پێشەوا مسلم و بوخاری. گەشتینە فرموودەی ژمارە 154. ناونیشانی فرموودەکە ئێرەیی واتە حەسوودی تەنها لە دوو شتدا هەیە، یعنی لە دوو شتە حەسوودی دروستە، بەڵام نەک ئەو حەسوودیە کە حەزکەی ئەوەی براکەت هەیەی لە ناو بچێ، نا، بەڵکو حەزکەی تۆش وەکو ئەو بی، حەزکەی تۆش وەکو ئەو بی، ئەو نیعمەتەت هەبێ. ئەگینا حەسوودیە کە حەزکەی ئینەکەی ئەو لە ناو بچێ، ئەوە نا. لە دوو شتە حەسوودی دروستە. عن ابن عمر رضي الله عنهما، عبد الله كر عمر خوي وباوكي صحابا وزاي خوال خوي ولا باوكي شيبه، عن النبي صلى الله عليه وسلم، لرسول الله صلى الله عليه وسلم جرته قال، في غمر إخوة فرموي: لا حسد إلا في اثنتين، رجل آتاه الله القرآن فهو يقوم به آناء الليل وآناء النهار. حەسوودی دروست نییە، ئێرەی دروست نییە ئیلا لە دوو شتانە بێ. پیاوێک خوای تەعالا علمی قورئانی پێداوە، ئەم کابرایە بە شەو و بە ڕۆژ قورئان جێبەجێ ئەکا لە ژیانیە. هەر کەسێ ئەگەر خوا ئەو پەیامی قورئانەی پێ بداو، توانای هەبێ لێی تێبگا و جێبەجێی بکە، نیعمەتێکی زۆر زۆر گەورەیە. شایستەی ئەوەیە کە ئینسان حەسوودی پێ ببە، شایستەی ئەوەیە ئینسان حەسوودی پێ بە، ئەمە نیعمەتێکی زۆر گەورەیە. وەوایش نەزانن قورسە، هەموومان ئەتوانین دەستمان کەوێ، هەموومان ئەتوانین دەستمان کەوێ، بەس هەر کەسێەوە پێی توانای خۆی، هەر کەسێەوە پێی توانای خۆی. ئەوەمان نەخوێنەوارە مۆبایل هەیە، ئەلحەمدولیلا ئەو مۆبایلە ئێستا هەموو شتێکی تایە. خەڵک گۆرانی تێەکە، خەڵک فیلمی خراپی تێ تەسجیلەکە، خەڵک ئەنواع و ئەشکال شتی تیا تەسجیلەکەن، بەس تۆی مسلمان هەوڵدە قورئانی تیا تەسجیلکە، تەفسیری قورئانی تیا تەسجیلکە، ذکرەکانی ئێواران و بەیانیانی تا تەسجیلکە. فرسەتە، فرسەت. جا مهمە چی قورئان خوێنێک تەئسیرت تێکە، ئەوە لە لای خۆت ختمەیە قورئان تەسجیلکە، ڕۆژانە نووسراوە جوزئی یەک، جوزئی دوو، جوزئی سێ، هەر ڕۆژی یەک جوزء بخەرە سەری و دانشەو گوێی لێ بگرە. لە کاتێکا کە های لە عیادەیە چاوەڕوانی دکتۆری سعاتێ دوو سعاتی پێچێ، هیتفۆنەکە بکە گوێچکت و بۆ خۆت دانشەو گوێی لێ بگرە. خەڵک خەریک قسەیە، خەریک غەیبەتە، خەریک نازانم چییە، تۆ بۆ خۆت دانشی گوێ لە قورئان ئەگری، کاتێک کە زانی بانگ دەکات و ئەوە ڕێتە ژوور، تۆ جوزئی دوو جوزء قورئان ختم کردێ. تۆ سەفەرت هەیە، شوێنەکەت دوورە، ناو سیارەیە، بۆ خۆت ئەیخێتە گوێچک و گوێی لێ ئەگریت و بە سووری ئابن خستانە گوێچکتان بادەنگەکەی نزم بێ، ئیزعاء نەکات، تەئسیر لە گوێچکتان نەکات. ئینسان ئەتوانێت سوود وەرگێ لە کات بۆ ختمی قورئان، بۆ خزمەتی قورئان. زۆر گرنگە خۆشەویستەکانم، زۆر گرنگە. جا ئەوە نیعمەتێکی زۆر گەورەیە، ئێوە ئیسفادەی لێ بکەن. ئەو کەسەکەی تر کە شایستەی ئەوەیە ئێمە حەسوودی پێ ببەین کێیە؟ رجل آتاه الله مالا فهو ينفقه آناء الليل وآناء النهار. کەسێکە خوای تەعالا چەند فلسێکی پێداوە زیاتر لە ئێمە، خوا دەوڵەمەندی کردووە، ئەم کەسە وەکو خەڵکی تر نییە پارە مەشغوڵی کردوێ، وەکو خەڵکی تر نییە پارە سەرنجی ڕاکێشابێ هەر کۆی کاتەوە، هەر کۆی کاتەوە. نا، ئەوە جێ حەسوودی نییە، ئەوەیان جێ حەسوودیە کە پارەکە بۆ خوا بەکارتێنێ، کە پارەکە بۆ خوا بەکاردێنێ، لە ڕێگای حەڵاڵ دەرێکا، لە ڕێگای حەڵاڵە سەرفێکا، خزمەتی خۆی پێەکا، پارە بۆ ئەوەیە خزمەتی خۆتی پێ بکەی، خزمەتی ژنەکەی پێەکا، خزمەتی مناڵەکانی پێەکا، خزمەتی دایک و باوک و برا و خوشکانی پێەکا، خزمەتی خزم و کەسوکار و دراوسی و ئەمانەی پێەکا. بە پێی توانە، بە پێی توانە تۆ چەندێکت ئەتوانی بیکەی،
ئەتوانی بیکەی. من برادێکە ناسم زۆر دەوڵەمەندیش نییە، زۆر دەوڵەمەندیش نییە، ینی هەیەی بەڵام زۆر دەوڵەمەند نییە، هەموو بەیانیانێ ئەم برادرە تەبیعەتی وایە ئەڕوا سەمون دێنێ، ئەڕوا لە فرن سەمونەکە سەمون نەکڕێ، لە جیاتی ئەوەی بایی 1000 دینار بکڕێ بۆ مناڵەکانی کافیە، ئەو بای 2000 کڕێ ڕۆژانە، هەموو ڕۆژێ. ئیتر هەر لەوە 8 ماڵۆ ماڵک تینەکە کە ئەڕوا بەسەریانە دێتەوە ڕوا لە دراوسەکانی گشت دراوسەیەکی سەمونیە دوانە داتە دەستیانەوە. کارێکی زۆر قورس نییە، کارێکی زۆر قورس نییە، بەڵام بیری لێ بکەرەوە من ئەوە ئاگام لێتی چەند ساڵەوەگە ئەگەر ئینسان بێوێ بەهشت بکڕێ ئەیکڕێ و ڕێگای بەهشت کڕینیش زۆرە. ئیتر هەرێکێ بە ئوسلوبی خۆی. مسلمان وا ئەناسم هەموو جمعەیەک خواردنەکەی خۆی مناڵەکانی خواردنی و خێزانەکەی وتوتی خواردنێکی باش بکە، یعنی جمعانەی دا ناخواردن باش ڕۆژەکان تر اعتیادیە. ئەڕوا لەگەڵ دایک و باوکیە، دایک و باوکی لە خان ئەڕوا لەگەڵ باوک و دایکە دانشن بە کۆنانەکانە هەموو نوێژی دوای هەموو دوای نوێژ، یعنی خێزانەکەی با دایەنا و خۆیان دێن بۆ جمعە و ئەمجا دوا ئەوڕۆنەوە کۆنانە خۆن لەگەڵ باوەدایە. ئەمە شتێک لەوانەیە بێژ ئەمە چییە جا؟ ئەمە زۆرە لێل باوک و دایکە، ئەمە زۆر زۆرە. مسلمان وا ئەناسم ئەمانە طبعا هەمووی ئەناسم، مسلمان وا ئەناسم ئەم ئێوارە باسی کرد یەکێک بۆم، وتی هەموو مدەی جارێک 2 مانگ 3 مانگ جارێک جار وایە ئەگاتە 6 مانگیش بە پێی وەزعەکە ماڵی لە سلێمانیە، ماڵی لە سلێمانیە خوشک و براکانی لێرن لە گەرمیانن، هەموو 6 مانگ جارێ 3 مانگ جارێ بە پێی ئەوەنەی کە زروف بۆیە گونجەو دێتەوە زۆریش وەزعی وانیە هەر نیو قوتعەیەکی هەیە و تەواو لە سلێمانیە ناو نیو قوتعەیەکە، بەڵام لەم ماوە سنووقێک یان شتێکی کردو پارەی تیا پاشا کەفتەکە بۆ ئەو کاتێککە دێتەوە کە دێتەوە برا و خوشکەکانی و مناڵەکانی و هەمووی کۆکاتەوە لە ماڵی باوکیا و بانیانەکات و هەمویان بەیەکەوە چەند نەفەرێک کە بابیان بۆ سێنە و گشتیان بەیەک و نانەخۆن، نانەکەیان تەواو کرد دەمەتەقەیەکی شەکەن و مەشاکل و کێشەکانی یەکتری باسەکەن و دوای ئەو خوا حافیستان بوو. تۆ ئەمە بەکەم مەزانی طبعا ئەمە زۆر زۆرە، یعنی تۆ 3 مانگ جارێ چی برا و خوشک دێ کۆی کەیتەوە، چی مناڵیانە کۆی کەیتەوە، ئەمە زۆر زۆرە. پارە بۆ خزمەت بەکاردێ، بەڵام کابرا هەر سنووقی لێ پڕەکا و هەر خەزێنێ لێ پڕەکا و هەر پڕێکا و کاتێکیش لەوانەیە بیخاتە شوێنێکی شۆ کاتێ بمرێ ژنەکەشی نەزانیا لەکوێ، ئەیتر بۆ خۆی پارەکە فەوتێتەوە، هیچ سوودێکی نییە. بۆیە پارە ئەگەر کەسێک ئاوا سەرفیکا لە ڕێگای خۆیان سەرفیکا لە ڕێگای چاکەیە سەرفیکا بەڕاستی زۆر گەورێ. من مسلمان ئەناسم ئەهلی ئەم مزگەوتەیە هەموو ئێوارەیە لە ئەوەڵ ڕۆژ ڕەمەزانەوە هەموو ئێوارەیەک وەجبەیە خەڵکی داناوە خواردنیان بۆوە بە کەبابیشیان بۆوە بە هەموو ئێوارەیە بەخوا زۆریش دەوڵەمەند نییە، هەر مامۆسایەکە و مدەڕسێکە و تەواو هەموو ئێوارەیە 3 و 4 نەفعەت جاری ماڵی 3 و 4 فەقیر بەهەشتەوە ئاسانی نییە، بەهەشتی کڕیە بۆ خۆی. جا لەبەرەوە خۆشەویستەکانم بەکەمی مەزانن ئەم کارە چاکانە و ئەو کەسە شایستەیە کە ئێمە چاوی لێ بکەین. بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ شایستەی حەسوودیە، قورئان خوێن و ئەوەی کە عەمەل بە قورئانەکە ئەی خوێنێتەوە عەمەلی پێکە و ئەو کەسەشی کە چیەکە یا ڕەبی خوارد لێ ڕازی بە مامە حاجی و ئەو کەسەشی کە پارەکەی لە پێناوی چاکەیە بەکاردێنێ، پارەکەی لە پێناوی چاکەیە بەکاردێن. لەبەرەوە خۆشەویستەکانم زۆر مهمە ئینسان ئەو تەبیعەتەی هەبێ. ئیمامی بوخاری ژمارە 5025 و ئیمامی مسلم ژمارە 815 گێڕایەنەتەوە. فەرمودەی ژمارە 155 پێویستە مسلمان لە شوێنی دانیشتنەکەیدا، یعنی ئەو شوێنەی کە تایە دانیشێ لە مەجلیسە هەر شوێنێکە دڵی فراوان بێ و کاتێکیش پێویستی کرد جێگاش بۆ خەڵکتر بکاتەوە. هەنێک کەس هەیە ئیتر لە شوێنێکە حتا لە مزگەوتشە دانیشت ئێژی تاپۆی کردووە، یعنی پێی خۆش نییە خەڵکتر بێتە پاڵی، حەزەکە هەر ئەو شوێنە هەرین ئەو بێ، حتا ئەو ڕۆژە ئەمێنێ لە هاتشوی ئەو مزگەوتاکە حەزەکە هەر ئەو شوێنە هەر ئەو بۆ ئەو بێ. ئەم شتە باش نییە. ئینسان دڵی فراوان بێ، ئینسان تەحملی گەنج بکات، تەحملی جاری وایە گەنجێ دێتە پاڵ تۆ تۆزێک زیاد قاچە خاتەکە قاچتۆ شانەداتە ئەو دڵی گەرمە ئەو جسمی هینە و تۆش ئێسقانت تین بووە و
تحملناك وأمانة أو يشتر زختك قينا ضلت فراوان به صبرت هبه تحملت هبه تا توابك. عن ابن عمر رضي الله عنهما قال قال رسول الله صلى الله عليه وسلم لا يقيمن أحدكم رجلا من مجلسه ثم يجلس فيه ولكن توسعوا ثم يجلس فيه ولكن توسعوا وتفسحوا وكان ابن عمر إذا قام له رجل من مجلسه لم يجلس فيه. رواه البخاري 6207 ومسلم 2177. أم حديثة في غمرة فرمي صلى الله عليه وسلم هيج كسيك لإيوة كاتي شو شوينيك كالله يعني برو على شوينك أدانشي. إنسان متكبر نبي إنسان في الزل نبي نلا مجلسا نلا هيج شوينيك ترى قد هيج كسيك المسينة مگر كابرا خوي هل صاو ريزيليات قرد أقر شي ابن عمر أقر كسيك هل بسي آية أو أم حديثي جراوته ابن عمر يعني عبد الله كري إمام عمر كري خطاب صحابي في غمرة باوكي شي إمام عمر أقر كسيك لو مجلسك هل بسي آية لبر أو لو شوينة دعنا نشت أبيد بو الله سيال مسا پێی خۆش نەبوو بەڵام دروستە دانشی ئەگەر کابرا خۆی ڕێزی لە تۆ گرت و احترامی گرت و شوێنەکەی بۆ چۆڵ کردی تۆیش ئەتوانی دانشی بەڵام هەوڵ بدە شوێنی ئەوش بکەرەوە با ئەوش لە پاڵتە دانشی مادام ئەو ئەوە ڕێزی لە تۆ گرت هەوڵدە تۆیش جێگای بکەرەوە حەدیثی ژمارە 156 هەر کەس پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە خەوا ببینێ هەر کەسێک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە خەوا ببینێ وەکو ئەوە وایە بەڕاستی بینوێتی. عن أبي هريرة رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم من رآني في المنام فسيراني في اليقظة أو كأنما رآني في اليقظة لا يتمثل الشيطان بي. إمام بخاري جمارة 6993 وإمام مسلم جمارة 2266. أم حديث من بو أجرنا وبيغمر صلى الله عليه وسلم أفرميه هر كسي مني بيني لخوا هر كسي بيغمري بيني لخوا أو لا حالتي زندويتي شا لحالتي يعني لروش قيامتها قاعدة خزمتي بيغمر صلى الله عليه وسلم يعني بيغمر أبيني يعني أمريكا كالروايات حديثك لفظك يتريشي عليه وكو أوايا بيني بيتي يعني كم خوشة بيغمر لخوا ببينيت چونکە شەیطان خۆی ناکاتە پێغەمبەر شەیطان ناتوانێت خۆی بکاتە پێغەمبەر جا خۆشبەختی بۆ ئەو کەسەی کە پێغەمبەری لە خەوا بینی خۆشبەختی بۆ ئەو کەسەی کە پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم لە خەوا بینی یعنی هەر کەسێ پێغەمبەر ببینێ ئین شاء الله گومڕا نابێ هەر کەسێ پێغەمبەر ببینێ لە خەوا ئین شاء الله بەهەشتیە جا خۆزگایە ئێستا مەجال بۆ وایە یەکەیەکە بم تا یەکێ پێغەمبەری بینێ يعني هر کسی پیغمبری خواه ببینه صلی الله علیه وسلم زور خوشه و زوریش بلذته و بچیجه يعني نعمتك حق انسان دعاء بكابل يا ربي خواه پیغمبر ببینم لخوا ما مستایکی برز محمد حسان تمني دريج بإن شاء الله ما مستایک و شیخی مصریه الله بو محاضريك رويشتم بو منصورة يعني پارێزگایەکە لە پارێزگاکانی مصر دكتور محمد حسان ماڵی لە قاهرەیە ئەڵێ چوون بۆ ئێ بۆ محاضرەیەک ئەڵێ دوای محاضرەکە گەنجێک هات پێی وتم وتی مامۆستا ئەگەر ئیجازە هەیە حەزەکەم دایکم حەزەکا بتبینێ ئەڵێ منیش یعنی کاتەکانم کەم بوو وتی بەخوا زۆر ڕجای کردێ و ئەگەر ئیجازە هەیە حەزەکەم بە یەکەوە بڕۆین سەر دایکم نەخۆشە ناتوانێت نەیتوانێت خۆی بێ بەس حەزەکا بتبینێ ئەڵێ منیش چوون بۆ ماڵیان سەیرم کرد ماشا ئەڵڵا ماڵێکی نورانی علاماتی نوری پێوە دیارە وتی ئیتر چوومە خزمەتی ئەو ژنەوە ژنەکە پرسیارێکی بوو وتم فەرموو دایکەکەم پرسیارەکەت چییە وتی وەڵڵاهی مامۆستا يعني حەزەکەم ئەم پرسیارە لە تۆ بکەم نازانم بۆچی يعني چەند ڕۆژێکی دیاریکراوە بیرم نییە بزەبت چەندێکی وت ئەوەنە ڕۆژە پێغەمبەرم نەبینیە لە خەوا يعني ئەو نەشەوە پێغەمبەری خوام نەبینیە لە خەوا نازانم هۆکارەکەی چیەوەمان وتم بۆ تۆ يعني هەموو شێ وتی نازانم چەند ساڵە یەک شەو نییە پێغەمبەرم لە خەوا نەبینی يا سبحان الله خفت أخوا كچەند ڕۆژێکە پێغەمبەری نەبینیە ئێمەش
ئاواتەخوازین یەک جار پێغەمبەر لە خەوا ببینین نیعمەتێکی زۆر گەورەیە خوای تەعالا بیکاتە نەسیبمان لەبەرەوە خۆشەویستەکانم هەر کەسێ بگاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئینشاء الله مژدەیەکی زۆر خۆشە و زۆر دڵخۆش ببێت فەرموودەی ژمارە 157 خوي خراب لشيطان ويا خۆشەویستەکانم عن أبي قتادة رضي الله عنه قال النبي صلى الله عليه وسلم الرؤيا الصالحة لروايتك الرؤيا الحسنة من الله والحلم من الشيطان فمن رأى شيئا يكرهه فلينفث عن شماله 3 وليتعوذ من الشيطان فإنها لا تضره إمام بخاري جمارة 3292 وإمام مسلمش لجمارة 2261 پێغەمبەری خوا ئەفەرمێ صلى الله عليه وسلم خەوبینینی چاک لە خواوەیە خەوی تێکەڵ و پێکەڵیش لە شەیتانەوەیە هەر کەسێ خەوێکی باشی بینی و پێی خۆش هەر کەسێ خەوی باشی بینی ئەوە با باسی نەکاو ئیلا لای خۆشەویستان نەوێ چونکە لەوانەیە حەسوودی پێ ببن بەس هەر کەسێک خەوێکی خراپی بینی ئەوە با هەربی شارێتۆ باسی نەکات 3 جار تف بکاتە لای چەپیا کاتێک هەڵسیا لە خەو لای شانی چەپیا و پەنا بگرێتە خوا لە شەیطان ئینشاء الله هیچ زەرەرێکی پێ ناگەێنێ ئاوا بکەن ئینشاء الله تعالی خەوی خراپتان بینی هیچ شتێک مەچن کە هەڵسیای 3 جار ئاوا لەبەر خۆتەوە بکە تف ئاوا 3 جار پاشان بڵێ أعوذ بالله من الشيطان الرجيم یا ڕەبی پەنا بە تۆ خوایە لەم خەوە خراپە و پشت بەخوا بەسێ ئینشاء الله زەرەری پێ ناگەێنێ بە ئیزنی خوای پەروەردگار فرمودەی ژمارە 158 لآدابكاني سلام كردن عن أبي هريرة رضي الله عنه أن رسول الله صلى الله عليه وسلم قال يسلم الراكب على الماشي والماشي على القاعد والقليل على الكثير أخرجه البخاري جمارة 6232 ومسلم جمارة 2160 پێغەمبەری خوا ئەفەرمێ صلى الله عليه وسلم هەر کەسێک وەسواری سوار بووە سەیارە وڵاغ پاسکیل ماتۆر کە دای بەلای کەسێکا بە پێڕێەکە ئەم با سەلام لەو بکە ئەوەی وا بە سواری این بووە و ئەو کەسەشی کە ڕێەکە ئەگەر گەیشت بە کابرایەک دانیشتووە یا وەستاوە با ئەم سەلام لە ئەو بکە و با دائما کەمەکان سەلام لە زۆرەکان بکەن یەک کەس ڕێەکە 2 کەس لەو لاوە دێ بای کەمەکە سەلام بکە لە زۆرەکە ئەوە سنەتی پێغەمبەری خوایە صلى الله عليه وسلم فەرموودەی ژمارە 159 لێدانی دەرگا تەنها 3 جارە يعني اگر بدي لدرجة هر مالك يان تلفون بو هر كس يبكي لسي جار زياتر شرعينية عن أبي موسى الأشعري رضي الله عنه قال رسول الله صلى الله عليه وسلم الاستئذان 3 فإن أذن لك وإلا فارجع بخاري 6245 إمام مسلم 2153 اگر إذن دورقرد يعني دات لدرجة هر كس يان تلفون بو هر كس يكرد خوش يسكانم لسي جار زياتر ميكا ئەگەر کابرا ئیجازەی دای بڕۆیتە ماڵەوە دەرگای بۆ کردیتەوە وتی فەرموو بڕۆ ماڵەوە ئەگەریش وتی بگەڕێرەوە بێ ئەوەی دڵت هیچ بکە بێ ئەوەی دڵت هیچ بکە چونکە نەکا لەناو دڵ تۆ پێت ناخۆش بێ خوای تەعالا لە قورئانە ئەفەرمێ ئەگەر پێتان وترا بگەڕێنەوە چونکە لەوانەیە کابرا ماڵەکەی ئامادە نەبێ بۆ وەرگرتنی تۆ ئەو لەو دەقا دوو برادەر زۆر یەکیان خۆشویست زۆر یەکێکیان بەردەوام بە ئەوی تریان ئەیوت خۆزگایە ڕۆژێ بێ بۆ ماڵبان ئەم زۆر ئەچوو بەس ئەو کەمتر ئەهات ڕۆژێ وتی خۆزگای هەر بێ ڕۆژێ وا ڕێکەون ئەو لەو کاتە ڕۆی بۆ ماڵیان لە کاتێکا ڕۆی بۆ ماڵیان ئەو ئامادەی نەبوو دای لە دەرگا ئەم لە جاتی خۆشحاڵی زۆر تێک چوو کاتی ئەوی بینی زۆر تێک چوو وتی واللهی مەجال نییە ئەمیش طبعا بەدڵێکی شکاوەوە گەڕیاوە دواوە بڕیاری داوتی هەتا ماتر من مەرحەباشی ناکەم لەو ڕۆژوو ئەم زەلامە گۆڕا بەرامبەر بە ئەو زۆر مەحاولێ ئەکرد کاکە تێیگەێنێت تێنەگەیشت تا ئیتر لە ڕۆژێکا گردی کوڕوتی کاکە تو بۆ لەو ڕۆژوو ئاوا گۆڕاوی وتی من هاتم وە ماڵ و دەرمت کرد لە ماڵ ئیتر بن بۆ عەدبێ وتی خەدەغێت تۆ جارێکان تێبگەی بزان من بۆ میوانداریم نەکردی بۆ نەتم بردە ماڵ والله ئێمە لە ماڵە تەنها یەک ژوورمان هەیە هی خەوتون بابێژنەوەڵێکم ئەمە ماڵەکەمان بچووکە و ژوورێکی بچووکی میوان ئەلەو کاتە کە تۆ داد لە دەرگا مامان لە ماڵا بوو خێزانەکەم خەریکی مناڵیە بوو ئەی نە
ئەکرا یعنی دەنگی خێزانم و ئەمانە لەو کاتە تو ئەڵێ ئەممەنە پەشیمانەوە بۆ ئەم زەلامە ئەلەو کاتە دەرەکەوێت کە بزانم ئاەتەکانی قورئان کاتێ نەسیحەتمانەکە یان حەدیثەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم چەند بەسوودە ئەبێ ئێمە بینێ خۆمانە خۆشەویستەکانم یعنی مۆبایلی شوایە خۆشەویستەکانم من ڕۆژێکیان لە مزگەوتی حاجی مەدحەت لە کفری ئەلەو پەڕەوە نوێژی عەسر بوو یعنی مەڕۆ بوو بەخوا بیرم نییە بەزەبت دەستمان کرد بە نوێژکردن پیاوێکی ئەو کاتە مۆبایل وەک ئێستا نەبوو یعنی بزانی چۆن دایەخەیت و دا هەموو کەسێ لێی بزانێ پیاوێکی بەتەمەن ئاوا مۆبایلیان پێداوە لە ماڵە بزان هەر وەکو هین هەڵیگرت و نێز ئەسڵا نازانێت دایخا هەر دەستمان کرد من وتم الله ئەکبەر و دەست کراوە جەرەس لێدان ئەویش نەیزانی نەخسوویە سەر سامت و نەش ئەیزانی دایخە جەرەسەکە بە کامل ئەڕۆی هێشتا من نەڕۆیمە ڕکوعە دووبارە لایلی بڕواتان بێ یعنی خوا لێم ببووری ئەگەر ڕقەبەکە هەڵی تیا بکەم بزەبت نە بە چواردە جارتان نوێژەکە تەواو لێیدا یعنی باوەڕ ناکەم کەس لەو مزگەوتەم بیری لە ڕکوع و سوجود ومانە کردێت ئیلا لە لێدانی جەرەسی کابرا ئێمە موسڵمانێتیە برا ماڵەکەش ئاگر بگرێت دروست نییە وا بکەی هەر ماڵەکەت ئاگریش بگرێ بە تایبەت لە کاتی نوێژەکان بۆیە کابرا ئەو برادەرە طبعا من یەکەم جا سەلامە دەم و بەرم کردە لای چەپەوە وابزانم بەخوا سەلامی نەداوە هەڵسا ڕای کرد لەو ڕۆژە بەدەوام من لە مزگەوت حاجی مەدحەت ئەو پیاوەم نەبینیتر فەقیرە لە شەرمە چی بکات ئەمە ئیحراجیە تۆ خەڵک ئیحراجکەی دەی لەسەر یەک جاری وایە تەلەفۆنێکت بووەکە ئەلەو مامۆساگیان وەڵی داوای لە بردنەکەم من ئێمە هاین لە ڕەبایە سەعات یەک شەو هاین لە ڕەبایە وەڵا دانیشتی نەبزانم دۆم نە حرامەیە حەڵاڵە ماڵ باوکت ئەوا بێ منت لە خەوڵ سانگە داوای لێبوردنی چی من یەک جا هەڵسیام لە خەو ئەم دنیای کە تازە خەوم ناباتەوە حتا بەیانی من چی بکەم تا سەعات حەوتی بەیانی وەڵا مامۆستا دۆم نە حرامەیە حەڵ ئێوتم بابە دۆمینە هەر کاتێتر بەیانیم پرسیارە بکە ئەی تو خۆت تەقەی دەستت دۆم ناکەی ئاخر لە ئیسە لەم کاتە بۆ پرسیاراکەی جا لەبەرەوە ئەس ئوسلوبی لێدانی دەرگا و تەلەفۆنەمانە هەموو شتێک ئاداب خۆی هەیە بێ ئینسان ئاگای لێ بێ آخر حديث 160 كإمرو آخر حديثة هو 222 حديثة ليداني درجا بو يدان راوة تاوكو تشاو سيرنا ومال خلق نكا كأرويت بردم درجا سيرنا نوح هو ديوار يعني حرم ديوار ودرجا يعني حرم مال يعني جنكت بوي هي بيتنا وحوش وسري الروت كات جنكت هاتنا وحوش وسري الروت اگر يكي لكل درجاكو يعني لبان ديواركو تماشاي كرت او گناح بار جنكت او گناح بار نيه چەکەی تۆ گوناحبار نییە چونکە ئەوە ناو ماڵ خۆیەتی حرەم ماڵ خۆیەتی جا لێدانی دەرگا بۆ ئەوەیە تاوەکو کابرا ئاگادار بێت و ئەگەر یەکێک هات بڕات سەرپۆشیە بەدا یا مەسەن پیاوەکە مەسەن جاری وایە توای لە ناو حەوش خۆتە شەروالێکی کوڵ هەڵەپاتە وانە ئیشێک هاتە جا دەرگا بۆ چی کراوە بۆ ئەوە کراوە تو ئەدەی لە دەرگا تا کابرا خۆی ئامادەکە وانە لەوانەیە فانیلێ علاقە لە بەرای بە شەواڵ کوڵێک شتێک کاتە بەری و دێتە دەرگا یان لەوچە ئافرەت سەرپۆشی نەدابێت دێتە دەرگا جا تۆ سێم حديثەکەن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ عن سهل بن سعد رضي الله عنه قال رسول الله صلى الله عليه وسلم إنما جعل الاستئذان من أجل البصر بخاري 6241 إمام مسلم 2156 يعني في غمري خوا أفرميل لدرجادان ورخصة ورقرتن لبر أوية تماشاي ناشرعي نكي هني كس هي كات يديت أدالة درجة رك لكنك وسيرك يعني لكن درجك وسيرنا ومالك زاني والله من كسم بينية قرآن خوين يشبوه ها قرآن خوين يشبوه يعني كدالة درجة لقل درجك ولا كنا كانوا سيرنا ومالي كرده دروس تشتيب كي تتشاوى شاوكيشي بتقية خوينينية يعني تعويز ناكريت يعني في دينية شو كابرشتي كنا شرعي كردوه لا بيت ما شيء مال خلقي كاتي أدي لدرجات دائما بير الله أجر عفرت به قصي والتاكر بايتر أو خوي وإسراحتي خوي توش وإسراحتي خود يا أجر بياويش به لبر أو خوش يسكرم قتل دم درجة موسن كاتي دم لدرجة يعني لكون وسيلي مكان أو حرامة خوي تعالى لجناح من خوش بقى عفو من كهداية من ده إن شاء الله تعالى أصلا باشوار كاتنيش